دڵسۆزی و هەستی نەتەوایەتی یان هەستی نیشتمان پەروەردیتەوە باسی بکەم لە حاڵەتی لەم بابەتانە هەرچیەکمان لێ بەسەر بێت ئەبێ بەڕاستی بەرگە بگرین و ئەبێ بە هێز و قووەتێکی نیشتمان پەروەرانە کورد پەروەرانە مرۆڤ پەروەرانە ئەم حاڵەتە وەرگرین و ئەبێ بیشیکەین ئەبێ ئەو بایکۆتە بکەین لە سادەترین کاڵاوە ئەبێ بیکەین کاڵاو خزمەتگوزاری تا گەورەترینی بەڵام لە ڕووی ئابوووریەوە بەتەئکید لە ڕووی ئاور بەپی توێرە ئابوووریەکان هەر کاتێک کاڵایەک لە بازار ڕەکەم بکات هەم نرخەکەی گران ئەبێ ئەو کاڵایە خۆی و ئەگەر لە حاڵەتێکە ئەو کاڵایە لە بازار ڕەخۆی نەمێنێ یان مەسەلەن لە حاڵەتی لەم بابەتانە مامەڵی ئەوەی لەگەڵا بکرێەوە گەوەی کە نەماوە چونکە کاتێک کە تۆ بایکۆت ئەەکەی لە ڕووی ئابوووریەوە حسابی ئەوە ئەکرێت کە ئەو کاڵایە لە بازارە نەماوە ئەو کاتە کاڵاکانی تر نرخیان بەرزەبێتەوە یعنی هاوچەشنەکانی ئەو کاڵایانە نرخیان بەرزەبێتەوە بەڵام ئەوە لە حاڵەتێکایە کە تۆ ئەو گریمانەیە دابنیت بازرگانی ڕابوەستی بەڵام ئایا بازرگانی ئەوەستێ من ئاگام لەوەیە چەندین دەوڵەمەندی دڵسۆزی کوردانە ئامادەن بۆ نمونە لە ئۆکرانیەوە کاڵا بێنن ینی کاڵاکانی ئۆکرانیا کە دوورتریشە لە تورکیا لە ئێمەوە ئەگاتە ئێرە بە هەرزانتر لەو کاڵانێک کە لە تورکیاوە دێ بۆ ئێرە ینی کاڵاکانی تورکیا هێشتا گرانترن کاڵاکانی ئۆکرانی ئەگەر بهێنرێ هەرزانتریشەکەوێ هەر لە گۆشتەکەیانەوە تەماشا بکە هەر لە گۆشتی ئۆکرانیەوە تەماشا بکە لەگەڵ گۆشتی ئەوانەی کە لە تورکیاوە دێت و کاڵاکانی تر من کاڵای تری دانەوێڵە مەسەلەن جۆ هاتووە جۆی ئۆکرانی هاتووە لە هەرە گرانترین هینیا 50 کیلۆ یەک فەردەی خەڵک ئەیکڕێ بە 20,000 بەڵام هی تورکیەکە گرانترە حتای خۆماڵێکی خۆشما گرانترە لەبەر ئەوە ئەکری ئێمە بەڕاستی بەدیل هەمیشە زۆرە و لەم حاڵەتەیانە ئایا بازرگانەکانی خۆمان تا چ ڕادەیەک ئەتوانن نیشتمان پەروەردیتی خۆیان بسلمێنن و هەروەها تا چ ڕادەیەک ئەتوانن بیرکردنەوەی تازە دابهێنن بۆ شێوازەکانی بازرگانەتیکردن و پڕکردنەوەی بازار بۆ کاڵاو خزمەتگوزاریانەی کە پێشووتر هەبووە هی تورکیەکان ئێمە تۆ خۆ دەزانی ئێمە خۆمان هەتاکو ئێستا وڵاتێکی بەرهەمهێن نین یعنی میلەتێکی بەرهەمهێن نین لە باشووری کوردستانیشە بەڵکو زیاتر ئیسیراتکارین یعنی زیاتر هاوردەکارین ئەنی کاڵاکانمان کاڵای هاوردەکاریە کەواتە تۆ ئەتوانی شوێنی تر بدۆزیتەوە بەدائیل زۆرە ئەتوانی لە چینەوە بیهێنیت یعنی ئەو کاڵاو خزمەتگوزارانی کە لە چینەوە ئەهێنرێ بازرگانەکانی هێنن بە نرخێکی زۆر هەرزانە هێنن ئەتوانن ئەوە برە و پێ بدەن و کاڵاشکینەکان زیاترکان و بازرگانێک ئەم یەک شتێکی تر ئەکەوێتە سەرشانی ئێمە ئەوش ئەوەیە احتیمالە بۆ فترەیەکی زۆر کەمی دیاری کراو ئەوەی کە بەڕێستان وتان شتێک لە هەڵاوسانێک دروستکە ئەوش لە نەتیجەی چییە لە نەتیجەی ئەوەیە کە بۆ فترەیەکی دیاری کراو جەماوەری کوردستان ئەو مقاتەعەیە ئەکا ئەو بایکۆتە ئەکا بازرگانێتەکە بۆ کتوپڕە فریای ئەوە ناکەوێت بازارڕەکە دووبارە پڕکاتەوە هەر ئەوەندە ماوەیەکی کەمە و کاتیە و دوایی ئەسعارەکان وەکو خۆیان لێ دێتەوە دێن لەوانەیە هەرزانترش بن بێنە خوارەوە بەتەئکید یعنی شتێک با بڵین لە گەڵ باسەکەی ئەمڕۆی ئێمە جیاوازیەکی هەیە ئەوەی کە بەڕێستانە فەرمونون بۆ لەبەر ئەوەی هەوڵدان بۆ پڕکردنەوەی جێگای ئەو کاڵاو خزمەتگوزاریانە بە ئینتاجی خۆمان شتێک توانین بڵین لە دوورمەودادا ئەکرێ یعنی ماوەی ئەوێ بەڵام ئێمە ئەمانەوێت بە شێوەیەکی ئانی هەنووکەی ئێستا عیلاجی ئەوە بکەین خۆ دەزانی بە شێوەیەکی هەنووکەی ئێستا دانەوێڵە خێرا ئەچێنرێت و بدورێتەوە وەنیە نەبامیوتەماتە ئێستا خێرا ئەچێنرێت و بەرهەمی هەبێت و بگاتە بازار بەڵام وەکو فیکرەکەی تۆ یعنی بەدەر لە ئەم مۆزوعی بایکۆت و ئەوانەش بە شێوەیەکی گشتی ئەگەر لێکۆڵینەوە لەسەر ئەوە بکەین بەڵێ پێویستە حکومەتەکەی خۆمان حکومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زیاتر بە ئابووری کشت و کاڵی بدات ئێمە بەڕاستی لە ڕووی ئابووری کشت و کاڵیەوە زۆر لاوازین و هەروەها لە ڕووی وەبەرهێنانی کشت و کاڵیەوە زۆر لاوازین پێویستیەکی زۆرمان بە وەبەرهێنانی کشت و کاڵی هەیە لە هەموو بوارەکانی کشت و کاڵدا بۆ ئەوەی ئەو پاشکۆیەتی کە ئێستا هەمانە لە هێنانی کاڵاو خزمەتگوزاری کشت و کاڵەکان لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە ئەو پاشکۆیەتیمان نامێنێت ئەتوانین خۆمان لە سەرپی خۆمان ڕابوەستی لە دەربڕینی اعتراز و پرۆتستۆکردنی ئەو لەشکرکێشەی کە کراوە بۆ ڕۆژئاوا بەمە چارەسەر ناکرێ بەڵام ئەگەر ئێمە مێژووی جووەکانی دنیا بخوێنین و تەماشا بکەین جووەکان لە هەموو پارچەکانی لە هەر شوێنێک هەبن لە دنیادا
یەکیان گرتوتەوە لێک نزیک کەوتونەتەوە ئەوە بۆ بەهۆی ئەوەی کە لە داهاتوودا بەقۆت ببن ئەگەر ئێمە ئەحسابی ڕابردویان بۆ بکەین ئێستا سیر کە ئێستای ئەوان بریتە لە داهاتووی چلەکان یان لە چلەکانە داهاتویان ئەمڕۆ بۆەوە نیە تەماشاکە بزانە دەوڵەتێکی چەند بەخۆتن کە جوو ئێستاش لە هەر شوێنەکە بێت جوەکان ڕێز لە یەکتریەگرن و ڕێز لە قسە یەکتریەگرنوە یەکێتیکی زۆر بەخۆت هەیە لە بینانە ئێمە هەر هیچ نەبێ ئەم بایکۆتکردنە هەستی یەکێتی بوونمان هەستی گرتنەوەمان هەستی کوردبوونمان تیا بەقۆتە کاشتێکی زۆر گرنگە ئەگەر و کاریگەریەکی واشی نەبێت لەسەر تورکیا